من مسرور مسعود مصطفى بارزاني بخدای مزن سوێن دەخۆم بۆ یەکەمین جار دوای سوێند خواردنی سەرۆکی حکوومەت دێتەوە پەرلەمانی کوردستان. ڕێز لە یاسا ڕەچاوکرەوەکان بگرم. سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بە مادەی 66 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئامادەی دانیشتنی پەرلەمان دەبن. ئەندامێکی فراکسۆنی پارتیش دەڵێت سەرۆکی حکوومەت بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی پەرلەمانتاران دێتە پەرلەمان، بۆیە دەکرێت پەرلەمانتاران پرسیاری خۆیانی لێ بکەن. ئامادەبوونی بەڕێز سەرۆکی حکوومەت و شاندەکەی بەپێی بڕگەی دووەمی مادەی 66 پەیڕەوی ناوخۆ بوو، هەر بەپێی ئەم مادەیە بڕگەیەکی هەیە کە پەرلەمانتار ئازادە لەوەی کە بەشداری گفتوگۆکان بکە، پرسیار بکە، داوای بەرچاوڕوونی زیاتر بکە لەو شاندەی کە ئامادەی پەرلەمان بوونە و ئامادەی دانیشتنەکە بوونە. بەڵام هەر مەرجێکی دیکەش لەناو ئەو پەیڕەوەدا هەیە و لەناو ئەو مادەیەدا هەیە کە دەبێت پرسیارەکان پەیڕەوی بن. لە بەرنامەی دانیشتنەکە دەستنیشان کراوە، ئەوانش بریتیە لە وەزعی دارایی هەرێمی کوردستان، پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا، هەندێک کێشای ناوچە کوردستانیەکانە، هەروەها پرسێکی تریشە کە زۆر گرنگە و کە ڕەنگە زۆربەی ئەندام پەرلەمانان پرسیاریان هەبێت لەسەر ئەوەیە کە یاسای چاکسازی تا ئێستا بەکوێ گەیشت و هەنگاوەکانی چۆن بڕیوە. هەر یەک لە فراکسۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی دەڵێن ئامادەی کۆبوونەوەکەی پەرلەمان دەبین بە مەرجێک ڕێگا بە هەموو پەرلەمانتارێک بدرێت کە پرسیارەکانی خۆیان ئاڕاستەی سەرۆکی حکوومەت بکەن. ئێمە لەگەڵ ئەوەیە بووین بەڕاستی وەکو فراکسیۆنی یەکگرتوو کە گشت پەرلەمانتاران بە پێی پەیڕەوی ناوخۆ ئەبێ مافی گفتوگۆکردنیان هەبێ، واتە شەرت نییە هەر پرسیار بکەن لە سەرۆکی حکوومەت، بەڵکو لەوانەیە پەرلەمانتارێک هەڵسێ بەڵگە بخاتە ڕوو لەسەر گەندەڵی و لەسەر چەوتی و لەسەر لاری لە ئەدای حکوومەتە، نەک ئەوەی کە پرسیارکە بەڵکو بیسەلمێن. ئەولەویاتی خەمی خەڵک و معاناتی خەڵک کە مەسەلەی موچە و بژێویە، ئەوە پرسیاری سەرەکیمانە کە بۆ سەرۆکی حکوومەت سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بە لێبڕینی لە 120 موچەخۆرانی هەرێمی کوردستان کە نایاساییە و دڵنیاشین وەڵامیان پێ نییە. ئەگەر هاتوو کۆبوونەوەی بەیانی بە پێی پەیڕەوی ناوخۆ بێ و ئومێد و خولیا و داوا و پرسیاری خەڵک و هاوڵاتیانی بێ، بەڵێ ئێمە پێشدار دەبین و ئەو داوا و پرسیارانێکەوە جەماوەر و خەڵکێ دێگەین بە جەنابی سەرۆکی حکوومەت. ئەگەر بە پێی پەیڕەو نەبێ، واتە قۆرەخ بکرێ، واتە سانسۆر هەبێ، واتە لە فراکسیۆن کەسێک قسان بکە، یان کاتی لە خلالی 2 ساڵان کە پەرلەمان و پەرلەمانتار و سەرۆک فراکسیۆن چاوەڕوان دەکات جەنابی سەرۆکی حکوومەت بێ و پاشان بە یەک خولەک بێوێ هەموو پەیامەکەی بگەێنێ. بەڕاستی ئەو پێمان وایە تەنها بۆ بەرچاوی ئیعلام و بۆ بەرچاوی ڕای گشتیە بەڕێزیان تەشریف بێنە پەرلەمان. کۆبوونەوەی بەیانی سەرۆکی حکوومەت لە دوای ئەوە دێت کە چەندین جار پەرلەمانتاران پرسیاریان ئاڕاستەی حکوومەت دەکرد، بەڵام پرسیارەکانیان بێوەڵام بوو. تا لە کۆتاییدا 23 پەرلەمانتار واژویان کرد بۆ پرساندن لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. دوای ئەوەی بابەتی پرساندن سەری گرت و سەرجەم ڕێکارە یاساییەکانی تێپەڕاند، سەرۆکی حکوومەت لە ڕاگەیاندراوێکی بەپەلە خۆی داوای کۆبوونەوەی پەرلەمانی کرد کە دەکاتە کۆبوونەوەی بەیانی. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.